یاری کۆتایی خولێکی یاریزانە دێرینەکانە لا تۆپی پێ هەڵبژاردەی هەولێر و کەرکووک لەسەر یارگەی یانەی هەندرێن بێک گەیشتون. خولەکە بە ناوی یاریزان و ڕاهێنەر و کارژێڕیانەکان محەممەد عوسمانی کۆچ کردووە. هەولێر دوای برنەوەی لە هەڵەبجە و کەرکووکیش دوای برنەوەی لە مووسڵ گەیشتونە تام قۆناغا. هەر ئەم چوارتی پێش لەم خولە بەشدار بوونە. ئەم خولەکی بچووکراوە بوو، ینی لە چوارتی پێکدات چوار هەڵبژاردەی پارێزگاکانی کەرکووک و مووسڵ و هەڵەبجە و هەولێر بوو. بۆ ئەوەی زیاتر باغ بە وەجکارە دێرینەکان بدەین ئەم خولە کراوە و زیاتریش لە بۆ ئەوەی بوو کە بە پێویستمان زانی بە ناوی خوالێ خۆش بوو محەممەد عوسمان بکەی کە یەکێک بوو لە با بڵێن ڕاهێنەر و یاریزان و با بڵێن دەستەی کارجێڕی یانەی هەولێر هەر بەناوی و پێشمان خۆشە خولەکانی داهات و هەریەکەی بەناوی یەک لە یاریزانەکانی ئەم شارە بکەین. لارێکە سەرەتا ئايات جەمال توانی هەڵبژاردەی دێرینەکانی کەرکووک بە گۆڵێک پێش بخات. کاروان عوبێد توانی بەلێدانێکی جوان ئەنجامەکە بۆ هەڵبژاردەی هەولێر یەکسام کاتەوە. لە دواخولەکانیش نەوزاد ئەحمەد 2 گۆڵی تۆمار کرد و نەی هێشت یاریەکە بگاتە لێدانێک لاکەرەوەکان و هەولێری کردە پاڵەوان. سەرەتا پیرۆزبایی لە گشت وەرزشوانانی شاری هەولێر دەکەم بە تایبەت وەرزشوانە دێرینەکانی هەولێرێ کە ئەو هەڵبژاردە یعنی هەڵبژاردرای لە یاریزانەکانی ئەو تیپانە کە لە ناو هەولێرێنە. بە ئومێدی خوا ئەمە بەردەوام دەبین لەسەر سەرکەوتنەکانمان بە تایبەت کە ڕێکخستنی ئیشوکاری دێرینەکان وەکو ڕابطە کە دامازراندا کە ئەوە بە دامەزراندنی ئەو ڕابطەیە دەبێت ڕێکخستنی وەرزشی دێرینەکان دەبیتن و بۆ بەشداربوون ناو پەڵەوانتەکان کە دەکرێتە ناو عێراق و لە دەرەوەی عێراق ئینشاءڵڵا وەکو خۆ زانی ئەمە لە تورکیا یەکەم بووین، لە عەمان یەکەم بووین، هەروەها لێرە ئەو خولەی چوارقۆڵیە یەکەم بووینە. خولەکی بەهێزمان لە پێشە وەکو ئەوەیە خولی دێرینەکانی عێراقا و بزانم پاش 2 هەفتەیە دەبی باش خۆمان ئامادە بکەین و بێگومان دەرکەکرایتەوە نەگەی ینی ئەو لە یاریزانە دەرکەکرایتەوە بە هەر یاریزانە چی دێرینی کە خۆی پیشان باتن کە شایستەی بی. ئێمەوا دیارە نزیکەی 6-7 ساڵێکە برادرانمان نەبینەوەنیوا لە تەمەنی خۆمانن، تەمەنی پیرەکان 40 ساڵمان پێ دەڵێن. جەماعەتیانی وەشی هەولێر، جەماعەتیانی وەشی مووسڵ، هەڵەبجە، هەموو شارەکان ئەم خولی ڕوادانە بڵین 40 ساڵەوە شتێکی زۆر دڵخۆشکەرە. دوای ئەوەنە ساڵ یەکتری دەبینینەوە و کەسانێک کشەیە تام و چێژ لە مەساتی هەنێ یاریزان وەردەگرێت. بڵێ توناڵی ئێمە بەسمەیەکمان هەبووە لە کوردستان لە عێراقا وا دیارە ئەم جۆرە خولانە پێویستە، زۆرش پێویستە چونکە بەیەک شاد دەبینەوە، پەیامێکی ڕاستەقینە دەگەێنین کە وەرزش چۆنی بۆ ئێمە هەمومان براین. دوای کۆتایی هاتنی خولەکە خەڵاتەکانی یەکەم و دووەم دابەشکران. ئەم خولە وەک ئامادەکاریەک بوو بۆ پاڵەوانەتی هەڵبژاردەی پارێزگاکانی عێراق بۆ یاریزانە دێرینەکان کەوا بڕیارە سەرەتای مانجی داهاتوو ئەنجام بدرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.